سڵاتان لێبێ کاتتان باش بەنامی ڕواڵی هەفتتان پێشکەش دەکەم. بەشداری ئافرەت و کاری سیاسی لە ناوەندی سیاسی حکومڕانی ئێمە هەمیشە لە ماوەکانی ڕابردوو جەدەل و نقاشێکی گرنگ بۆ لێناو ڕێکخراوەکانی خوشکان ئافرەتان ژنان هەمیشە وێناکەوا کەوتوتەوە کە وەک ئەو هەیە کە ڕێز دەتوانە و ئیرادەی ئافرەت وەرنەگیراوە بوو لە جونگە سەرەکیەکان ڕۆڵیان پێ نەدراوە. ئایا ئەم بۆچوونە ئەم ڕوویایەکی منتیقیە؟ ئەم قەزەیە بەپلەی یەک کە لە سەرشانی ئافرەتە دەبێت چی بکا بۆ ڕێکردنەوەی ئەم باڵانسە جێندەریە کە لە ڕووی سیاسی و نابەرامبەرە. ڕێکخراوەکان توانیوان زمان حاڵی ئافرەتان بن و ئافرەت ئەوەی کە لە سەرشانێتی بۆ ئەوەی کە لەم ناوەندەدا ڕۆڵی ون نەبێت دەبێت چی بکات لەکوێوە دەست پێ بکات. لەم پەرەکان چین بەراورد بە ڕابردوو ئەم قەزەیە هیچ جیاوازێکی هەیە بەتابەتی کابینەی نوێم کە کۆمەڵێک ئافرەتی بەتوانای بردە پێشەوە لە بوارەکانی حکومڕانی. ئایا دەتوانین بڵێن ئەمە سەرەتایەکی باشە بۆ کاری داهاتوو؟ هەمومان دەکەمە تەورێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کازیوە نەسرەدین بەڕێوەبەری سەرچاوە مرۆیەکان وەردەگرن. کازیوە خان سپاس. سەلامەتی، سپاس دەکەم، مەمنون. ئەگەر پرسیارەکە لە فەرمانامەکەیە بەو شێوەیە بیکەم بەشداری سیاسی ئافرەت شێواز و ئاستەکانی کامانن، چ کاتێک دەتوانین بە ئافرەتێک بڵین کە ئەمە بەشدارە لە کارێکی سیاسی یا بۆ خۆی کەسێکی سیاسیە؟ سەرەتا دەست خۆش بێ بۆ هەڵبژاردننی ئەو تەوەرێکی زۆر گونجا و ماقولە هەڵبژاردووە کە قسەی لەسەر بکەین گفتوگویەکی باشی ئەبێ ئینشاڵڵا. یەکێک لەو شتانی کە ئێستا ئێمە لە کۆمەلگای کوردیە پێویستمان پێیەتی بەرەو پێشچوونی ئافرەتانە لە جونگە سیاسیەکانی حکوومەتە. وەکو ئەزانین لە کۆنا لە باڵی ساڵانی کۆنا تەنانە لە سەردەمی میرنشینەکانە ئافرەت بە شێوازێک لە هەر شێوازە باشەکان ڕۆڵێکی باشیە بۆ هەر لە میری سۆرانەوە هەم لە حەبسەخانی نەقیب و لەم خاتونانەوە. بەڵام بە بۆنەی کۆمەڵێک با بڵێن بابەتەوە بابەتی جەنگی یا هەر جۆرێک لە جۆرەکان بێ ئەم ڕێژەیە کەم بۆ لە ناو خاتونەکانی ئێمە. بەڵام بە خۆشحاڵی وەکو باس کرد لە کابینەی نوێمە وەکو بینیمان خاتون ڕێوازێکی بوو بە یەکێک لەو کەسانی کە لە پەرلەمانە یەکەم خاتون بوو بە خۆشحاڵیەوە بە جلوبەرگی کوردی و بە فەرهەنگێکی جوانی پاراست. ئەتوانین بڵین هۆکاری نەچوونە پێشەوەی ئافرەتان لەم بوارەیە ئەگەڕێتەوە بۆ لایەنی ڕۆشنبیریەکەی یاخود لایەنی کۆمەڵایەتەکەی. لایەنی کۆمەڵایەتی تۆزێک ڕێگرێت لە ئێستاە لە خاتونەکان کە پشنە پێشەوە لەو بوارە جا لەژێر هەر ناوێکا کە نایی بنی و لە لایەکی کەشەوە ئەم ڕێگریانە هۆکارن لەسەرەوەی کە ڕێژەی پیاوان با بڵێن زیاتر بێت و ڕێژەی خاتونەکان کەم بێتەوە بەمەشت لەو جومگانەی کە زۆر پێویستیان بە ئافرەتە بۆ نەوەکو پەروەردە وەکو کۆمەڵی بابەتی تر لایەنە کۆمەڵایەتیەکان وای کردووە کە جێدەستی ئافرەتی بەسەرەوە دیارنەوە کە پێویستە. ئێمە سەر شێواز و ڕۆڵی ئافرەت بۆ ئەوەی کە خۆی بسەلمێنێ بۆ ئەوەی کە بەرپرسیالەتێکی پێ بدرێت لە ناوەندە سیاسیەکان بەڕێوەبردن. بەڵام پێشەوە توانیمانە دەستکاری ئەو وێنەیە بکەین کە چونە پێشەوەی ئافرەت بەراورد بە ڕابردوو گۆڕانی بەسەر هاتووە توانیمانە ئەم کولتورە کاڵکەینەوە کە دەبێت ئافرەت شانبەشانی پیاوێک لە دامەزراوەی حکومیدا ڕۆڵی هەبێت. خۆی ئەتوانین بڵین ئافرەتەکانمان پێویستیان بۆ نی خۆیان بسەلمێنن. ئافرەتی کوردی یەکێکە لەو ئافرەتانی زۆر بەتوانە زۆر جەری زۆر ڕێک و پێکن وەکو ئەزانێ هەر وەکو لە سەرتا شاوتم حەبسەخانی نەقیبێکێک بوولەوانەیە کە یەکەم جارنامەیەکی نووسی و ناردی بۆ ئینگلیزەکان. خاتونەکانی ئێمە ڕۆشنبیرن، خاتونەکانی ئێمە تەنها کێشەیە کە هەیان بێ دەرفەتیان پێ نایرێ. ئەو دەرفەتانە کە پیان نایرێ وەکو ئاماژان پێ کۆمەڵی هۆکاری هەیە. ئایا باگراوندی کۆمەڵایەتی بێ، لایەنی دینی بێ، لایەنی کۆمەڵە لایەنی سیاسی بێ. وەکو ئەزانین سیاست کە پیانێ پشنە پێشەوە پێویستیان بەوەیە با بڵێن بیرۆکەیان هەبێ، بیرۆکەیەکی داهێنەرانە پێشکەشکەن بیا ئەیانەوێت چ گۆڕانکاریە بکەن. من بۆ ئەمێ لە سیاسەتا ئیشکەم. یعنی ئەبێ ئەو پرسیارە لە خۆمان بکەین بۆ ئەمێ من لە سیاسەتا بم. ئێمە لە ماوەی ڕابردوو توانێتی ئەمە بکات؟ ئافرەتەکانی من لە هەوڵان ئێستاکە لەو قۆناغیان کە بەرەو پێش بچن ئەو جوابی و پرسیارە وەرگن من بۆ ئەمێ بچمە ئەو خاڵەوە. ئایا ئەگەر من بچمە سلکی پەروەردە و ئەتوانم گۆڕانکاری تیا بکەم؟ ئەگەر من بمێ بچمە وەزارەتی دارایی و ئەتوانم گۆڕانکاری تیا بکەم؟ بەرنامەم چیە؟ ئایا وەکو شوێنگرەوەیەک با بڵێن ئەم شتە بەو شێوازە باسکەین ئەمێ من تەنهاش فەراغێک پڕکەمەوە یاخود ئەمێ گۆڕانکاریە بکەم ئەمێ جیاوازێک دەکەم بە پرسیار کەواتە ئەوەی کە ئافرەتی ئێمە ڕۆڵی پێدراوە ئەم ڕۆڵە بۆ جوانکردنی سیستەمە سیاسیەکە بووە ئەتوانین لە ئێستا ئەو بڵێن فعلەن ڕۆڵەکە ڕۆڵێکی باش بووە. وەکو ئاماژم پێ ئەتوانی واژ بڵێن و ئەشتوانی بڵێن یەکێک بۆ لەو هۆکارانی کە خاتونەکانی ئێستا بە جۆرێک لە جۆرەکان بیرۆکیان هەبوو بۆ نمونە هەر یەکێک لەوانە ئەو خاتونی کە لە وەزارەتی کشت و کاڵا کاری کرد ئەم ساڵ بۆ ساڵانی ڕابردوو چەندین پلانی باشی هەبوو کە لە کابینەوەی نوێیان توانیان هەناردەکردنیان هەبێ
پلانی بە بەرهەمکردنی بەرهەمی خۆماڵی و ناوخۆییانە بێ ئەمانەیەکێکن لەو شتانێک کە یارمەتی دەربوون ئەمە پێوترێ پلانی خاتونەکان نەک ئەوەی کە تەنها شوێنێکیان پێ پڕکراوێتەوە بۆ جوانکردنی سیاسی و باڵێن پیشاندانی شێوازێکی دیموکراسیەت. باشە کەواتە ئەوەی لەسەر شانی ئافرەتە لەم نێوەندا دەبێت چی بکات بۆ تێکشکاندنی ئەم بەربەستە بۆ ئەوەی ئافرەتێک بە فعلی ڕۆڵی هەبێت بۆ ئەوەی کە دەچێتە شوێنێک دامەزراوەیەک فعلەن ئەم دامەزراوەی بەرەو پێشەوە ببات لایانی کەم گۆڕانکاری تێدا بکات لەسەر توانای خودی ئافرەتەکە وەستاوە یاخود لە بەرامبەر ئەمەدا دەبێت کەشە سیاسی حیزبەکەیش فراهم کرابێت لەلایەنی ڕوانگە سیاسیەکەیەوە ئێمە بێ بڵین ئەبێ سەربەخۆ بێ کاتێک ئەم خاتونە هەڵەبژێردرێ بۆ ئەم شوێنە پێویستی بەوە پلانی هەبێ استراتیژەتی هەبێ کۆمەڵشتی ئامادە کرد بێ بۆ داهاتوو هەموو بابەتی سیاسی هاوشانە یاخود نزیکە لە بابەتی بزنسەوە تۆ ناتوانانی بزنسێکدا بمەزرێنی بەڵام هیچ پلانێکت بۆی نەبێت سیاسەتیش بەم شکڵەیە ناتوانانی لە سیاست تا جێ خۆت بکەیتەوە لە دڵی خەڵکا لە دڵی کۆمەڵگەیە لە بەرەو پێشخستنی وڵاتەکە تا ئەگەر پلانە نەبێت خاتونێک کە بێ بچێتە ئەم بوارەوە پێویستی بەوەی پلانی هەبێ من پلانم هەبێ وەکو ئاماژەم پێ لە بوارێ لە بوارەکانە جێ دەستی خۆم دیارکەم ڕێبکەمەوە بۆ خاتونەکانی تر و لە بەرامبەرە ئەمەشە پێویستە حیزبەکان یاخود پێویستە لایەنە سیاسیەکان بە هەر جۆرە لە جۆرەکان بە سربەخۆییەک بن بوو سربەخۆیە بن بەم بەڕێوەبەر ئەمە خاوەنی ئەم پلانە بووە ئەتوانم بڵێم لە هەوڵداین بۆ ئەمە وە بەڵێ هەشمان بووە و بڵێ ئێمە خاتونمان هەبووە خاوەنی پلانی خۆیەتی خاوەنی دیدگای خۆیەتی ئەگەر با بڵێ وەکو نایە باسیکەین خاتو کوێستان کە بەڕێوەبەری کار و کاروباری کۆمەڵایەتیە لە کابینەی نوێمە یەکێک بلۆ خاتونانی کە زۆر بەباشی ئەم ڕۆڵی خۆی بینی چاکسازی لە زیندانەکانە کرد چاکسازی لە کۆمەڵێ بابەتی بەڵام کاسی وەخان بۆ منە دروزیک بەڕێزت ینی بەرێکەوتن دەگەڵ ڕێکخراوەکانی ئەفرەتان هەیە پێدوانی خەمەکە خەمەکی گەورەتر بێ بەوەی بۆ منە دەبێت زمینەکە ئەوەندە ساز و ئامادە بێت تەنها ئەوانە نەچنە پێشەوە کە بۆ منە پەروەردەی قوتابخانێکی حیزبین یاخود حیزبێکی سیاسی یا دەسەڵاتدارێکی وڵاتە پشتگیریان دەکات ئەوانەی کە چوونەتە پێشەوە بەتوانە و لێهاتووی خۆیان بووە وەکو ئاماژت پێ لایەنێکیان بەداخەوە لەو شتەیە کە ئێمە تازە کەمترین ئافرەتمان هەڵبژاردووە خاتونمان هەڵبژاردووە کە سەربەخۆ بوو بێ ئەبووە ئیلا ئەجەندا و لایەنێکی سیاسی بەسەرازاڵ بوو بێ بەڵام من لەو باوەڕیان بۆ چەند ساڵی داهاتوو ئەم شتە نامێنێ بۆ لەبەری ئێستا ئافرەتەکان لە زۆر هەوڵدانان بۆی بەرەو پێش بچن خۆت پێگانێکی باشیانێ ئەمە وایان لێکە چاوی لایەنە سیاسیەکانیان لەسەر بێ کاتێک ئەبینن خاتونێن لە بوارێکە زۆر دیارە لەگەڵ خاتونێکە کە لە لایەنێکی سیاسیە و هیچ بەرەو پێشچوونێکی لە خۆیان نەکردووە تەنها هاتوو چۆیەکی هەبووە ئەمە زۆر زۆر فەرقەت طبعاً هەرەوەتەوێ بۆ بەهێزکردنی لایەنەکەی خۆت لایەنی سیاسی خۆت یەک و هەمینیشی بۆ خزمەتکردن ئەی ئێمە کات ئەمانە ئافرەتێ بچێتە پێشەوە بۆ چیە بۆ خزمەتە ئەخۆ نامانە ئافرەتێ وەکو لە بیدات ئاماژەمان پێ تەنها شوێنێ پڕکاتەوە بۆ خزمەتە ئەی کامیان دەتوان باشتر خزمەتکە بێ حیزبی سیاسی ئافرەت دەتوانێت بچێتە ئەم ناوەندە بڕیارەوە قرس نییە تا ڕادێکی زۆر ئەتوانین بڵین ئەو قورسەژ نییە بە حکمی دەرکەوتنی بۆ نمونە کازیەکان ئەبڕم بۆ نمونە ئەوانەی کە پۆستی بەڵانە وڵاتە وەرگرتووە دوجار حیزبێک پاڵپشتی کردووە بەتەکید منیش لە دەرەوەی ئەم هاوکێشەیە زەحمەتە ئافرەتێکی بەتوانە لە دەرەوەی ئەم چوارچوەیە بچێتە جنگەیەکی ئەساسی ئەم وڵاتە بەداخۆشتەوە کەواتە لەمەدا ئافرەت خۆی غەدری لە خۆی کردووە یاخود پیاوەکان غەدریان نەکردووە خۆی ئەلێریان ناڵین غەدری پیاوەکان توانین بڵین غەدری لایەنە سیاسیەکان چونکە پیاوەکانش لە کۆتاییە برێ ئەم خاتونانن هاوشانیانن بەڵام لایەنێکی سیاسی بڕیاردەر ئەم غەدری کردووە کە پێی باش بۆ با بڵین بەم شێوازە بڕوە بەڵام من زۆر بڕوان بەوەیە بۆ نمونە بۆ ئەم هەڵبژاردنەی داهاتوو یەکێک لەوانەی کە زۆر ڕۆڵی ئەبێت و ئەچێتە پێشەوە لایەنی ئافرەتە وە زۆرترین کاندیدیش بڕوام وایە کە ئافرەتە بێ چونکە لە ئێستا ئافرەتەکانی مە زۆر بە شێوازێکی باشکان کاندیدانە دەچنە ئەم کێبڕکەوە یاخود هەر دەبێت لە چوارچەوەی حیزبەکەدا بێت من باوەڕم وایە کە لایەنە سیاسیەکان هەڵیانە بژێرن لە ئێستا لە هەڵبژاردنیانن وەکو پێم وتی کاتێک کە من دوو کەسم هەبێ ئەم دوو کەسێکی کیانگەشەی بەخۆی یابێ خاوەنی دیدگایەکی باش بێ کۆمەڵێک شوێنکەوتوی هەبێ بە قسەکانی وە لە پاڵیا کەسێکمانەوێت تەنها هاتوچۆی ناوەندێکی کردبێ لە ماڵەوە بۆ ناوەندە سیاسەکەەوە هاتبێتەوە ئەمە زۆر ئەو ڕۆڵی پێ نایرێت و بڕواشم وایە لایەنە سیاسەکانیش ئەویانە لایەنە سیاسەکان کەسێکی باشیانە کەسێکی جەریئیانە بۆیە بڕوام وایە ئەتوان هەڵیان بشێرن ئەگەر لە ڕێی حیزبەوە مافرەتە بچێتە ناوەندێکی بڕیار ئەیبەکەی لە چیدایە کازی بخەن
ناتوانین بڵێن ئەوە عیبیتە لە ئافرەتێ بچێتە ئەوە بۆ ئەو بکرایەوە عیبیتە باش وەسموکو عیبی سیاسی عیبی سیاسی نامقەت بڕۆ بۆ شتێکی وا ناکەم لەبەری لە ئاخیرە تۆ کەسێ هەڵەبژێری بڕیاردەر بێ جایترەوە چ ئافرەت بێت چ پیاو بێ بڕیاردەرە ئیتر نێرومێ ناخوێنینەوە ئێمە سەیری بەلانی جەندەری ناکەین سەیری بڕیارەکانیەکەین هەموو ئەو دیبێت و کۆنفرانسانەی کە ڕۆژانە لە ئاستە جیاجیەکان دەکرێت بۆ خەمی ئافرەت ئەمە وای کردووە کە پرۆژێکی گەڵاڵەکراوتان هەبێ بۆ ئەوەی قەزەی ئافرەت لەم قۆناغەدا نەوەستێت واتە چۆن مەبەستم یان دیبێت دەکرێت کۆنفرانس دەکرێت بۆ بەروپێشبردننی قەزەی ئافرەت بەڵام ئەمە وای کردو ببێتە پرۆژێکی هاوبەش لیوان لایەنە جیاوازەکان ڕێکخراوەکان بۆ ئەوەی قەزەی ئافرەت لەم کۆمەلگایە زیاتر بچێتە پێشەوە لە هەر بوارێکدا بێ بواری سیاسی بێ حکومڕانی بێت هەر بوارێک کە تۆ دەیگریت ئێمە لەم کاتەوەشن خاوەنی ئەو پرۆژاوە بەشنەوە بڕواشمان پێێتی کە ئێمە هەوڵ بین بە گشتی خاتونەکان بەرەو پێشەوە بەرین توانەکانیان بەرەو پێشەوە بەرین بووی کە ئەچنە لایەنە سیاسیەکانەوە شوێندەستیان دیار بێ بە ڕۆشنبیری و بڕۆن نەک با بڵێ ئەو ڕۆشنبیریە سیاسیان نەبێ هەموو شتێک ڕۆشنبیری خۆی هەیە سیاسەتی ڕۆشنبیری هەیە من چۆن لە شوێنێکی سیاسیە بە ڕۆشنبیری سیاسی وڕۆم و بڕیار دەربم ئێمە ئەبێ ئەمانە جیاوازکەین و ئێمە لە هەوڵین بۆی خاتونەکانمان پەرە پێبین گەشیان پێبین کە ڕۆشنبیری کۆمەڵایەتی معریفی خوان و لەگەڵ ڕۆشنبیری سیاسیشان هەبێت ڕاشکاوانە پێم بڵێت ئەو دەورێک کە ئافرەتان لەمای ڕابردوو بینی بێنە دەورێکی باش بووە تۆ بۆ خۆدی ڕازیت ئەگەر بمێ بەلایەنێکی باش قسەی لەسەرکەم پۆزتیف قسەی لەسەرکەم ئەتوان بڵم هەوڵێکی باشیان ناوە بەڵام هێشتا کە لە ئاسی چاوەڕوانیان نییە ئەتوانین بڵین ڕێژەی بەشداریکردنەکان لە سایاسی بە بەرامبەر بە لە سایە هەفتان هێشتا کە ئەو ڕێژە زۆرە نەبووە کە بۆ نەدڵ خۆشکەر بێ ئەم ڕێژەیە چەند بێ ئێوە پێ ڕازین بۆ نمونە ئەوە ئەکرێتەوە سەرۆی کە بڵین بەگشتی کۆمەلگە لێ ڕازی بێ ئێمە باسی واکەین 50 بێ کە باسی بۆن ئیکواڵەتیە کرێت لە کۆمەڵگەکانە ئێمە بەستمانەوەی بەرامبەر بە ڕێژەی بەشداریکردنی خاتونەکان پیاویشمانەوە بەرامبەر بە پیاوەکان خاتونمانەوە بەڵام ناتوانانی ئەم ڕێژێ بە ناڕاستە و خۆ زیاب بکەی ئەبێ بە هەوڵ بێ بە ڕاستە و خۆ زیایەکەی نابێ بڵێ وەڵا من زیادە با بڵێ حەدەکەی زیاکەم خۆ دیارە بۆ نمونە یان لە هەڵبژاردنە یان لە کاتێک بۆن بە کۆنگرەی حیزبەکان دەبەسترێت ئەم ڕێژێ بە ڕێژێک جیابکرێتەوە بەتەکی زۆر کەواتە بەدل لەم ئاستانە چۆن دەتوانن ئەم وێنەیە ئەم باڵانسە ڕێکبکەنەوە ئێوە وەکو ئاماژەم پێ خاتونەکانی ئێمە کەمترین ڕۆشنبیری سیاسیانەیە ئێمە بێ کار لەسەر ڕۆشنبیری سیاسی بکەین ئەگەر لەسەر ڕۆشنبیری سیاسی ئێمە کارمان کرد و خاتونەکانیشمان لە بابەتی سیاسی تێگەیشتن وەکو سیاست خۆی ئەگەنە ئەو حەدی خۆیان بێنە پێشەوە ئەتوانین بڵین خاتونەکان نایەنەوێ بێنە پێشەوە لەبەروەی شێوازێکی ناشرین پیشانەیە لەبەری ڕۆشنبیری سیاسیمان نییە بەڵام کاتێ ڕۆشنبیریەکی سیاسیمانە بێ معریفەمانە بێ لەسەر سیاست خۆمانەمانەوێ بینە پێشەوە تۆ کە ئەتەوێ بیتە پێشەوە لە سیاسەتا بۆ ئەتەوێ بیتە پێشەوە یعنی هۆکار زۆرن فاکتەرەکانی زۆرن بەڵام کاتی بە شێوازی خزمەت بۆ گۆڕانکاریەک وەلایەنە سیاسیەکەش ئەمەد پێ ئەیات کە تۆ ئەم جێدەستە دیار بێ بڕۆ کە هەموو خاتونێک خەونی ئەوەیە کە بێتە پێشەوە لەلایەن بابەتی سیاسیە لە بابەتی گۆڕانکاری و خزمەتکردنی وڵاتەکەی خۆیە بەڵام بەداخۆ ئەگەر ئێمە ڕۆشنبیریەکەمان نەبێت لە بابەتی سیاسەتە نامانەوێت بەعیبێ زین وەکو چۆن لە بیدایەتە ئاماژەمان پێکرد بەعیبێ زین بەڵام خۆی لە ڕاستی عیبە نیە بەڵام چونکە ڕۆشنبیریەکی سیاسیمانە ئەو شتە لەسەرمان بۆ بەعیبە بەعیبێ زین ئەگەر لە سیاسەتا بین ئەندەم پەرلەمانێک بی سەرۆک پەرلەمانی ئەم شتا بێ بەعیبە کەواتە فکرەکانی چوونە پێشەوەی ئافرەت لە کۆمەڵگەی ئێمە لەسەر چی بنەمایەکە یان ڕوونتر فەلسەفەی چوونە پێشەوەی ئافرەت لە کۆمەڵگەی کوردی بۆ ناوەندێکی بڕیار بۆ جملەیەکی ئەساسی لە وڵاتە لەسەر چی بنەمایەک بووە پیوەرەکە پێوەرێکی باش بووە پیوەرێکی خراپ بووە چۆن ینی چۆن ئەمە دەبینن ئێوە ئەتوانین بڵین لە پێشتر تەنها هەوڵیان بەشداری پێکردنی خاتونەکان بوو تەنها ئەوە نەبووە کە پیشانی لایەنی دیموکراسیەکان بیرەکە ئەمان حزبێکن یاخود لایەنێکی سیاسین کە تەناویستوانە ئەو قسەیە لەسەر خوان لەبن کە ئێمەش ئافرەتمانێ و لایەنێکی سیاسی پیاو سالار نییە بەم شێوازە بۆ پڕکردنەوەکەی ئافرەتان بۆ ئەمان قبول کردو ئەمە خراپ بۆ قەزەی ئافرەت نشکاوەتەوە ڕەنگە تێگەشتێکی قوڵتریان نەبوو ئاسایی ئەم ئەگەر ئەمەشی کرد بێت لە قۆناغەکانە ئەو شتەڕە وەکو ئەڵی ئاساییە لە برێمە لە ساڵانی 91 کەمترین بۆ نمونە خاتونمانە بوو کە بەشداریان کرد بەڵام ئێمە بۆی بیسەلمێنین بۆ جیهانی دەرەوە و پێویست بوو بیشی سەلمێنی بۆی هەرمی کوردستان بێ بە قوارێکی سەربەخۆ پێویستمان بۆ بوو کە خاتونەکان بێنینە پێشەوە ئەگەر خۆشیان نیاویست بێ هەوڵیان لەگەڵا بێ بۆی ئەم شتە
بۆ هەرێمی کوردستان بۆ ئەم قوربانەی کە هیرا بۆ هەرێمی کوردستان بۆ ئەم قەوارەیە بۆ ئەوە نەبوو کە ئێمە تەنها پڕیکەینەوە یاخۆت با بڵێن لەو کاتیا وا پێویستی کردو بەڵام لە ئێستا وا پێویست ناکە لەبەرێ لە ئێستا خواستەکە هەیە و هەوڵەکەش هەیە لەبەرەوە ئەمانێکێنە پێشەوە کەسانێکی چالاک و دڵسۆزە بن بۆچێنێکی کە پێی وایە ئەو دەورێک کە ئافرەتان بینیوانە لە ناوەندەکانی بڕیار زیاتر دەورێکی پیاوانە بووە بۆ نمونە نهاتووە بە هەمان ستایل و شێوازەکانی ئافرەتێک ممارەسەی دەسەڵاتکە ئەمەش دوجار خراپ بۆ قەزەی ئافرەت شکاوەتەوە ئەم بۆچوونە هاوڕای لەگەڵ ئەم بۆچوونە کازی وەخت بەداخەوە ئەتوانم بڵم تا حدێک وا بووە تا حدێک وا بووە بە هۆکارێکی بە هۆکاریەوەی کە ئێمە لە سەرەتاوەکو پێم ئاماژەمان پێکە ڕۆشنبیری سیاسیمان لە نەزانی بۆ یان بە من بەس بووە ناتوانم قەراری ئەویان بەم لەبەرەوەی هەردوو قۆناغەکەی تیا بوو ئێمە بە هەردوو قۆناغەکەیان ڕۆشتون ئەم قۆناغی نەزانیەکە هەم قۆناغی بەمەبەست بوونەکەش لە سەرەتاوە چۆن هاتووە چۆن ڕۆشتووە هەردوو قۆناغەکەی گرتووەتەوە بەڵام لە ئێستا بۆ داهاتووەم شتە دووبارە نابێتەوە ئافرەتانی ئێمە خاوەنی بڕیارن ئێستا لە ئێستا خاوەنی بڕیارن و بڕیارێکی دیش باشە و دەرفەتیشیان پێیرێ بۆ باشترکردن ئەگەر خاوەنی بڕیاریش نەبن لایەنی کەم دەنگێکی ئەویان هەیە بیگەێنن هەرچەنەگە هەنێک بڕیارەکانیشیان بۆستندێ بەڵام هێشتاکە ئەو دەنگیان هەیە کە بیگەێنن بەڵێ ئێمەش ڕای خۆمان هەیە بەڵێ ئەتوانین بڕیار بین ڕەنگە ئێمە لەم کاتیانەی بینیم بەڵام وەکو بینیمان کابینینەوە زۆر ئاسان کاری کرد و بۆ داهاتوش بڕوام وایە ئاسانترەکرێ ئەو دەرفەتە بۆ خاتونەکان کابینەی نوێم توانی ئەو بەربەستە کۆمەڵایەتیە زەقە بشکێنێک کە دەبێت ئافرەت دوور بێ لە کاری سیاسی لە ناوەندی بڕیارتوانی بۆ سەرەتایەکی باش بێت ئێمە نمونەمانێ چکم لە ساڵی 90ەوە هەتاکو و چەند ساڵی ڕابردوو هیچ سەرۆکپەرلەمانێکمان نەبوو کە خاتون بێ بەڵام ئێمە خاتونێکمانەوە بۆ نە بەجلوبەرگی کوردیەوە خاتونێکیش بوو و لە چک بەسەریش بوو ئەمە بەرهەڵستی کۆمەڵە شتێکی کرد کە ئافرەتانە گەر بۆ نمونە باڵا پۆش بن ناتوان بچنە پێشەوە ئەگەر خاتونەکان بۆ نمونە زۆر مۆرکی کوردەواریان پێوە بێ ناتوان بچنە پێشەوە بە خۆشحاڵی خاتوو ڕێواستوانی ئەو بەربەستە بشکێنە ئەو شکڵە بە پیشان بە کازی وە نەسرەدین بەڕێوەبەری سەرچاوە مرۆیەکان سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێر بێت سەلامەت زۆر سپاس بۆ ئێوەش دووبارە بەخێر بینەرانی بەڕێز و خۆشەویست تاتەوەرێکی دیکۆ بەرنامەیەکی دیکە ساغ و سەلامەت